بەخێوکردنی پێغەمبەر عليه الصلاة والسلام. پێغەمبەر صلى الله عليه وسلم معلومە کە بە هەتیوی لەدایک بوو، چونکە ئەو کاتێ ئەم لەسکی دایکیا بوو. عەبدوڵای باوکی چوو بوو بە ماڵی خزمەکانی لە بەنو نەجار لە مەدینە، ئەو زمانە پێوترا یەثرێب. ئەو کاتە کۆچی دوایی کرد و هەر لەوێ لە مەدینە بە گۆڕسپێرە. کە پێغەمبەر صلى الله عليه وسلم لەدایک بوو، ئافرەتێک کە ناوی حەلیمەت السەعدیە بوو بەدایەنی، وەکو عادەت و نەریتی ئەو زمانەی عەرەبەکان. ئەویش هات و ئەمی بردە لای خۆی، چونکە عادەتەن عەرەبەکان لەو شارانەوە مناڵەکانی خۆیان ناردە ناو تیرە و هۆزەکان بۆی زمانیان فەسیح بێ، فێری پیاوەتی و جوامێری و ئازایەتی و قورسی ژیان و ئەو جۆرەشتانە ببن. حەلیمەت السەعدیە بووە دایەنی، بەڵام هەر لەژێر سەرپەرشتیاری دایکی خۆشیە تەبعەن بەردەوام مابووە تا ئەو کاتێک کە دایکیشی کە لە سەردانی ماڵی خزمەکانی لە مەدینە ئەهاتۆ ماڵی خاڵوانی لە ناوچەی ئەلئەبوا کەوا لە نێوان مەککە و مەدینە لەوێ کۆچی دوایی کرد. ئەو کاتە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام تەمەنی پیرۆزی 6 ساڵان بوو. ئیتر باپیری بردیە لای خۆی کە عەبدولموتەلیبە، بەڵام ئەویش دوای 2 ساڵ کۆچی دوایی کرد. لە تەمەنی 8 ساڵی ئەمە ئەویش کۆچی دوایی کرد. ئیتر ئەبوو تالیبی مامی بردیە لای خۆی، هەرچەندە مناڵیشی زۆر و فەقیریش بوو، کەم دەرامەت بوو.